and supplies provided by the U.S. Department of State's Export Control and ماسیە تۆلەر باڵیۆزی ئەمریکا لە عێراق ڕایگەیاند پێویست ناکات کوردەکانی هەرێمی کوردستان ترسیان هەبێت ئەمریکا هیچ کات ئەوان بەتەنیا جێناھێڵێت و ئەمریکا دەیەوێت کوردستانێکی بەهێز ببینێت لە چوارچێوەی عێراقێکی فدراڵی بەهێزدا. تۆلەر سەبارەت بە عێراق و پێکاتەکانیشی وتی کە عێراق هەرخۆی وڵاتێکی تایبەت بووە، دەستوورەکەیشی تایبەتری کردووە کە ڕێگەی داوە بە بوونی هەرێمێکی سربەخۆی وەک کوردستان و هەرتاکە کەسێکیش لە وڵاتەدا بێ گوێدانە باگراوندی ئەو کەسە بەوەی شیعەیە، کوردە یا سوننە، هەمووان بەپێی دەستوور هاوڵاتی عێراقن. ئەوە ژوای کردووە ئەمریکا هەمیشە هەوڵی باشترکردنی پەیوەندیەکان بدات لەگەڵ هەرێم و عێراقدا. لە وەڵامی پرسیارێکی نێردراوی کوردسات نیوزدا سەبارەت بە کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق، باڵیۆزی گشتی ئەمریکا لە عێراق وتی لە دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکان ئەمریکا بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی عێراق لە ڕێگەی بەشداری لە هێزی هاوپەیمانان و مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عێراق بۆ پاراستنی سەروەری وڵاتەکەیان و لە شەڕی دژ بە داعش و گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان و دابینکردنی خزمەتگوزاریەکان بۆیان. دواتریش لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و کللتوردا هاوکاری عێراق دەکات لە چوارچێوەی ئەو دیالۆگە استراتیژیەی کە لە نێوان بەغداد و واشنگتۆندا هەیە. تۆلەر ئاماژەی بۆ ئەوەش کردووە بڕیارە گەورەترین کونسوڵخانەکانی لە شاری هەولێر بکاتەوە، ڕۆبەڕووی هەمووی هێزانش دەبنەوە کە بەم کۆتاییە هێرشیان کردوتە سەر هێزەکانی ئەمریکا لە هەرێم. تۆلەر لە وەڵامی پرسیارێک لە ئەگەری هەڵگیرسانی شەڕ لە نێوان ئێران ئەمریکا لە خاکی عێراقدا وتی هیوادارن هیچ کات ئەوە ڕوونەدات، هەمیشە دەیانەوێت عێراق وڵاتێکی سەقامگیر بێت و جیاواز لە هەندێک لە وڵاتانی دراوسێی بیر لە عێراق دەکەنەوە. تۆلەر ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە سەرۆک بایدن هەمیشە جەخت دەکاتەوە لە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ ئێران لە ڕێگەی دیالۆگ و دانوستانەوە، وتیشی بەکارهێنانی هێزی سەربازی بۆ چارەسەری ئەو کێشانە بە دوور دەزانن. سەبارەت بە کشانەوەی لایەنەکان لە هەڵبژاردن و ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا تۆلەر وتی هیوادارە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت، هەوڵێکی زۆریش دەبینێت بۆ ئەنجامدانی لە کاتی خۆیدا، بەڵام هیچ شتێک بە دوور نازانرێت ئەگەر وا بکات نەهێڵێت هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت. سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوان بە شێوەیەکی ئاشکرا و تایبەتیش لە هەردوو ڕێگەی واشنگتۆن و کونسوڵخانەکان لە هەولێر ڕاگەیەنراوی تایبەتیان هەبووە، بەڵام ئەو ڕووداوانەی لەم کۆتاییانەدا ڕووی داوە مەترسیدارن و وای کردووە ئازادی ڕۆژنامەوانی پاشەکشێ بکات، چونکە بە بۆچوونی تۆلەر هەرێم لە چاو وڵاتانی تری دراوسێدا هەمیشە لە ڕووی ئازادی ڕۆژنامەنووسیەوە باشتر بووە. تۆلەر وتیشی هیوادارن لێپرساوانی باڵای هەرێم بەو بڕیارانەیاندا بچنەوە چیتر نەبێتە مای نیگەرانی ئەوان و هاوڵاتیانی کوردستان خۆشیان.